شنگال ناوچەیەکی نیشتیمانی یەزیدەکانە لە پێشەوە ئەنجا ناوچەیەکی نیشتیمانی گەلی کوردە بێجگەلەوە شنگال ناوچەیەکی یا بڵێن سەنتەری ئاینی یەزیدەکانە نەگەسا هەر لە کۆنەوە یەزیدەکان لەسەر بیر و بۆچوونی خۆیان و بەرگریکردن لە ناوچەکەی خۆیان هەر لە کۆنەوە تووشی ئەزەتێکی و ئازارێکی یەکجار زۆر بوون وەکاوەشان کردووە ئەوانە زۆر جار ئەوانە هێرشیان کردوتە سەر یەزیدەکان بە ناوی یا ئاینەوە بووە بەڵام لە ئاینەکە ناوەرۆکی مەسەلەکە مەسەلەن نەتەوایەتەکە بووە هەمان ئەو بیر و بۆچوونانەی کە لە کۆنا هەبوو بەرامبەر بە یەزیدەکان هەر ئەو بیر و بۆچوونانە ئێستا تازە بوونەتەوە بەڵام لە بەرێکیکە لە بۆچوونێکیکە لە حەزێکی تایبەتیکە لەبەر ئەوەی کە ئێستا استراتیژەتی دژمنانی گەلی کوردە و دژمنانی ئازادی خوازانی گەلی کوردە کە لە ناو شنگالدان و وەخت خۆی لە کاتی هێرشکردنی داعش وەزەر شنگال ئەوانە زۆر بە خوێن و بە ڕۆح و بە ماڵ و بە هەموو جۆرە بەرگریان لە شنگال کرد ئەوانش کە خۆیانی داعای ئەوان دەکرد کە ئێمە پارێزاری مەسەلە نیشتیمانیەکانین هەڵاتن هەڵاتەکەشیان و دیار بکەوە ڕابەرێکی پارتی دموکراتی کوردستان گوتی ڕاکردنی هەر دەبێ ئەوە خۆی شتێکی مێژوییە کە ئەوان هەر ڕایان کردووە هێچاشەر ئەوانەی کە دانەوێت لاپی نیشتمان پەروەرتی لێدەن دەیانەوێت خۆیان ناتوان ئەو ڕاستانە لە خەڵکی بشارنەوە و یەزیدەکان ئامادە نین کە هاوکاری ئەو هێزە کوردی بکەن بۆ ئەوەی کەوا شنگال کە دژێر دەسێن هێناویانە دوو هێزیان دروست کردووە هێزێکیان بە پشتیوانی تورکیایە هێزیشیان بە پشتیوانی حکوومەتی عێراقە حکوومەتی عێراق گوایە کازمی بەڵام هەردوو هێزەکە لەسەر ئەوە ڕێکن کە نەخشە و بۆچوونەکانی حزب سیاسەکەی کوردستان کە هەمیشە لەگەڵ داگیرکەراندا بووە ئەو جێبەجێ دەکەن ئەمەی ئەوان جێبەجێ دەکەن لەبەرەوە ئەوەی کە ئێستا دەڕوەدا لە شنگال ئەوەی کە بەرگری لە شنگال دەکا هەر ئەو هێزە ئازید خوازانن کە لە هەموو شوێنێکی ئەم کوردستانە ئەگەر ببن و توانانە بێ بەرگری لە مافەنەتەوایەتەکان دەکەن ئەدی بۆری بیر و بۆچوی ناچۆنە منش تەماشای شکڵە ئامەکە ئەکەم تەماشای ئەوە ناکەم ناویان چێ و ناویان چی نییە لەبەرەوە هێرشکردنە سەر شنگال خۆ بۆ شنگالی بۆسەر شنگال ئەمە خزمەتی سیاسەتی لە ناوچوونی یەزیدەکان دەکا نەک سیاسەتی لە ناوچوونی گوایە حزبێکی سیاسی هەر ئەوە قسەیە کە هێزی دەرەکیان هێناوەتە لەنگیرە و یێزن کە هێزی دەرەکیان هێناوەتە لە وڵاتێکی کە هەر باوەڕیان بە وجودی گەلی کوردیە بەشێکی زۆری کوردستانیان تەسلیم کردوون ئەوانە تیرۆریست نین بەڵام ئەوانە کە بەرگری لە خاکی کوردستان دەکە ئەوانەی تیرۆریستن ئەی بۆچی ئەو کاتێک کە ڕایان ئەکرد ئەزەباری ئەو قسەی نەدەکرد ئەوە تەنیا ئیتیهامە ناوەڕۆکی پوچەڵە بۆ چوونێکە تەنیا لە مەساتی حیزباتی تەسکی بدەن ماڵی بارزانانی دایکی کەنیە خۆی حکوومەتی عێراق حکوومەتێکی مەذهبیە و بۆی هەڵکەوێ هەموو کاتێک کە ئیبادەی ئەو سونە ئەکا کوردەکە یەزیدی ئەکا لەبەر ئەوە قەت بەقای پێنا بەسرێتا و حکومەتە بنەبێ بە حکومەتێکی نیشتیمانی هەموو جۆرە ئینەکانی تیابێ تایفەکانی تیابێ ئێستا کە هجوو بکاتە سەر شنگار حەزەکە چونکە بەبیانی ئەوەیش کە تورکیا پێی ئەڵێ تۆ ئەمەهی پەکەکەی تایە و تورکیاش حکومەتێکی عنسریە تێگەشتی حکومەتێکی عنسریە بە بیانی ئەوەی کەەوە پەکەکە لەوەیە ئەوێ کوردیش لە ناو بەرێ لەبەر ئەم نقاتانە کوردە تاکو هێزێ بەخۆی بەکارێنێ دەوڵەتێکی نەبێ دەوڵەتێکی سەربەخۆی نەبێ بە قووەتی نەبێ هەتا ماوە هەر معرضە بە هجومی خەڵک عنسری و لەگەڵ مەذهبیە لەبەر ئەم نقاتانە کورد ئەبێ هەوڵ بە خۆی ئەجارە کورد خۆی دوو پارچە سێ پارچێ ئەجا بەچی دیفاع لە خۆیەکە یەکیان پاشکویەکێکەوە یەکیان پاشکوی شکەیە ئەدە یەکتری بگرن با کەس تەماح نەکاتە عەرزەکەتان پشت بە وڵاتێکی گەورە بەستن چەک و شت بێن بۆ خۆتان وەلەو ئەوە شتێکی مەحاڵە بۆ کورد
هەتا بۆ عەرەبیش خۆ عراقی عەرەبیشی نیل دەست خۆیان نییە حکمی دەست خۆیان یا دەست فارسایە یا دەست تورکایە یا دەست ئەمریکایە دەبرەوە بە وەڵای من زۆر ڕەشبینم بەو شتانە دائما معرضین بۆ داگیرکردن بە پێ مەسلحەتی ئەو وڵاتانە ئەمریکا شتی خۆی وەرگرە وازمان لێ نەفڕێمانەیە تورکیا شتی خۆی وازمان لێ نەفڕێمانەیە